ئاریان ناوی گوندێکە لە هەورامانی ژاوەرۆدا. ناوەکەی ئاماژەیە بۆ ئەو گەلانەی لە چیاکانی زاگرۆسدا ژیاون. لە پەڕاوە مێژوویەکاندا بە ئاریەکان ناویان هاتووە. ئەم گوندە ١١٤ خێزان تێیدا دەژین. لە ڕووی ئیداریەوە سەر بە قەزای سەوڵاوایە و 35 کیلومتر لەو شارەوە دوورە. هەریەکە لە گوندەکانی ژنێن، پایگەلان، وێژەنان، نەسەنار و چەشمیەر دەبن بە دراوسێی ئاریان. ئەوەی ئاریان هەروەکە لە موقعیتەکەی مشخصها لە پای کێفەکە ئەواییە فێنک و جوان لە لەحاز موقعیت و هە لە موقعیەتی مناسبە ئەوە هەوای بۆ تاوەستان بهترین ئەوە هەواز مردم کولەن چوارتەرەف ئاوایی باخ و درەخت و ئینە ئاوایی کەفتیە سەرناو وەسەتەوە لە مەنزەرەی فرەجوانە قەراری گرتێ. مردمی ئاوایی بە شغڵێ کەشاوەرزی و لە کەنارەوەیشا بە شغڵێ حیوانداری ئشتغاڵیان هەست. کەشاوەرزی لە ئاریانە شامڵێ دوو بەخشە، بەخشێ زراعەت کە شامڵی گەنم و جۆ و سری مەحسوڵاتەوە لە زەمینەی باغداریە محسوڵاتێ وەک گوێز، تووە فەرەنگی، هەشتاڵ و شێڵانە، سێف ئەم مەحسوڵاتیە هەست. نیشتیمانی ڕاستەقینەی گەنم خاکی کوردستانە. لێکۆڵینەوە مێژوویەکان ئەوەیان پشتڕاست کردوتەوە مرۆڤی نیشتەجێی کوردستان بۆ یەکەم جار ئاشنایەتیان لەگەڵ گەنمدا پەیدا کردووە و بۆ خۆراکی خۆیان بەکاریان هێناوە. گەنم لە خاکی دێم و بەراویشتاو دەچێنرێت و زیاتر بە بەرووبوومێکی زستانە ناسراوە. حەزی لە کەش و هەوای فێنکە. بۆیە لە زۆربەی ناوچەکانی کوردستاندا و بە تایبەتی لە پێدەشتەکاندا بە فراوانی دەچێنرێت و پشت بە ئاوی باران دەبەستێت لە پێگەیشتنیدا. لە سەرەتای زستاندا دەچێنرێت و لە سەرەتای هاوین پێدەگات و تەمەنی 6 بۆ 8 مانگ دەبێت. ئێمە لێرە ئەم زەویل ئێمە ئەکسەر مەسن باغداری بۆ ئاویە بووە سۆ ئەم چەم و مەسیرە ئیسە مەسن دێمەکانمان کەبێت ئەو لێژ و قەوکی پشتە ئەڕین لۆی ناگەنم کاڵیش تاگەین بە شێوەی سەختێکیچە وەلی چارە نیەت مەجبورین چێ بگەین تێکەینان هەوجە دەرتی بۆ ئێمە. زەویەکە ئێمە ئیجارەیەکەین. وەختی ئیجارەمان کرد زەوی دەدوایە ساحب زەویەکە و بەڵێ ئەوە شایەت است. مەسن ئێمە بەهارە شێفەوەڕین خۆ ناتەوێن بڕین گەنم سێنین ئەشی هەرچی تیابێت یا کەمدافرە ئەشی حتمما جەمیکەینەوە و بەرخاترەوە بۆ پایدە ساڵ ئایەندە گەنم بوێت و بتانی دوارە شڕەکەینە کارەکەمان. ئەو مەسیر منتەقەی لێلاخۆ مەسیرەی لە گشتی کەفیە کامپا کارەکە وەلی ئێرە منتەقەی ئێرە کێفە ئەم منتەقەی کوردستانە مەسیرە چونکە کێپە و بە تەراتور و دەستکات درۆشتە ئێمە بە شرایەتە مەسن گەنموشتە ئەڕنینەوە بەرداشتەکەین شرایەتی سەختی کرد وەک ئەو منتەقەنی ئەو منتەقە کەفیە مشکڵ بەرخەزە وەست بەڵێ. ئەم درەوگەرە
مثلا ئێوەسینە چۆن تەراتورەمە جديدة تقریبا دەردە 5 ساڵێک هاتیە بعد قبلەوە درەوگەر چەقچەقە بوو بە چەقچەقەی لە قەو کێف و کاری ناگەر ئێمە خۆمان چەقچەقەمان بوو هەر لە ڕاستیەکانمان نەگرن نەماتە ئێمەی قەو کێف فرۆشمان ئەوەزمان کرێمان ئەم دەستگا درەوە شۆن تەراتور ئەم دەستگا درەوە شۆن تەراتورەوە هەر مەسیرێ بڕێ ئەڕێت وەتانی کارەکە ئەنجام بیت ئابۆ شێوە مەسەن چون زەوی ڕاستی نەماوە دەچێت بۆتە سەر درەختیەوەمانە ئێمە چینە ئەو کێفە قەدیم گاکێڵەیلا ئەوانە گشتی ئاوانە بۆسە ئەوانە ئاکێڵین و ئەکێنە گەرم و بەم شێوەی سەختی کرد شایەتی سەختی کرد وەلی چون بەرخاتە ژنم ناڵ و زندگی یاوە جۆرەسا ئەشی ئەنجامی بین لە زەمان قەدیما گا بوو مەسن مردم گشتی بەگاژ شێپیە کرد و بەگا مەسن کارەکانی هۆڵەیانەگە یا خەرمانیانە کوتاییە هەر بەگا ئەنجامیانەدا ئەو وەختە وەلی ئیسەی ئەو قەدیمە نەمایتر ئەو قەدیم و گاو ماوشتە و شەرایەتی نیشەم تەراتور و وەسیلە و ئیمکاناتە هاتی گاوشتن نەما کێ مردم لەو زمانەوە گاژفتیانەگەر ئیسا ئەم بۆسە تەراتور ئەم تەراتوریی تر وەڵا باشە خراو نییە نسبەت بە قەدیم فرە ئاسانە ئێمە مەسن خەرمانێک لە دۆڵێکا داێنین مەسن ئەژین پێی ئەم خەرمانە شەوبات یانەکانی بە جۆرێ ئەو خەرمانکوبە لە پای ئەو کێفەدا ئەمەرزێت ئەشی سەرێکی دەخوارەوە خەرمانکوبە مەسەن لوتە تقریبا دەریچێ ئەو خەرمانکوبە سەرەکەی دەخوارەوە کە ئەو با بەرەخوارەکی بە میزان ئەو بادایمەزی شەو بامان هەست و ڕۆژ بامان هەست خەرمان هەست لە ڕۆژە دایمەزی مێژن ئەم خەرمانە ڕۆژباس ئەشی ڕۆژبا بکوتیە چون تۆزەکەی تێدە مل کاریگەرە مل ئەو تەراکتورە یا مل ئەو وەسیلە یا ئەو گەنمە خەریکین بەرداشتنیەکەی ناوگۆنی ئەشی پڕەگالەکە هەر ناکری خەرمان هەست شەوباز ئەژن خەرمان شەوبا بڕۆ شەو بیکوتە خەرمانمان ڕۆژباز ڕۆژ بکوتە شاید خەرمان شەوبا و ڕۆژبا شاید ئێوەسا شەو بای بەرەخوارەچێ ڕۆژبا بەرەوژوورەچێ ئەگەر خەرمانێک لە لاپاڵێکەوە لە مەسیرەکە دایەنی بەرەوژوور بێت ئەشی ڕۆژ بیکوتی ئەگەر خەرمانی لە مەسیرێکە شەو مەسیرەکەی خراوە بێت جێەکەی چون منتەقەی ئێمە ڕاستی نییە بێژی ئەم خەرمانە لە ڕاستیادایانم لە هەر لایەکەوە بدای مەرزنی معموڵەن خەرمان ئێمە لە قەوکێبداین لە یەک جیادا ئامەرز یاشی بێتە بەردەمی ئیتە مەسیر هەست قسمەتەکەی باکەی ڕۆژباز بەرەوژوورەچی مەسیرە قسمەتەکەی باکەی بەرەو خوارەچی شەوباز ئەشی ئەو خەرمانی یاگەری شەوبان بیخینە شەو ئەو خەرمانی یا ڕۆژبان بیخینە ڕۆژ کاکەی ئیمساڵ فرە پۆڵەکە چونکە باراندگی زعیف و باران نییە و کەم گران بووە و خەرجوشتە گران بووە کایش نییە ئیمساڵ کاکەی ئەرە وڵا پوڵەکە و گرانیچە چون دامدار مەسرفیەکات و مەسرفی فرست بە مەسرفەکەی فرۆ و کایەکەمە قیمەتەکان بێسە کەسێ تەراکتوری بێ فرە کەس حوسەڵی ئەم کارێ نییە تااقەتی گەرەکەم کارە سەختە شرایەت سەختێکی هەست هەر کەسی ناتەنێم کارەکە وەلی ئێمە چون لە مناڵی و ئەمە شغڵمان بووە و لە بان پای خۆمانەوە وێستاین و ئەدامێمە شغڵماندا لەبەر شانمان سەخت نییە فرە ئاسانە وەلی مەسم من بابا هەست کاوە و زەحمەتمدا پێت ئاغا بێ کۆمەکمانگە حی برا قسەیکی پێم کردە ئەمە چ ئەمە کەی زەحمەت ئەمە کەی نان ئەمە کەی شغڵە ئەمە چێت
مثلا من خۆم تعجبم کرد کەنیم مثلا پێم ئەسن ئەو نە ئاسان بوو خۆم تواشای کاوەرام کردی ئەسن تعجب مەکرد ئەم کارێکی بۆچی وایژی وەێ من بۆ مهم نییە و سەختیش نییە بووم چون عادەت لە مناڵێ کارمەوە بووم ئەو وەختە گەنمەکە کەمەوە وەختە وعزیت ئاوجۆسەوە زەرمانە شی داینین داچکێ قیمت بردەسەرەوە بیفرۆشین چون واقعان زەرەکەین زەرەر فراکەین لە پایام گەنمە الان منی مثال 200 300 میلیۆن زەرمە وەێ چون گەنمەکە مثال کەمیتیاوە دایەنم داچکی مدەتێتە چکی گران بێ بەشکم حداقل زەرم کەم بێت ئەم دەستکا درەوگەرەیلا خەجیان فەتا بژی گرانە خەج وەسیلەی قەتعی گران ئەان داین دەستکا درەوە ئابۆ جۆرە بڕی بیسینی 120 میلیۆن قیمەتیە من دوودانم هەست دوودانەکەی مەفەرز ئایسە خڕۆش 240 من قیمەتیە فقط کار بۆ کەسی نام کار بۆ خۆمەگەم وەێ لە سوورەتی جامەە شرایط ئایمساڵ من زین چنێ زەرم وەێ مەجبورم چارە نییە ئاش یەکێکە لە ئامێرە باوەکانی کوردەواری پێویستیەکی هەموو گوند و شارەکانی کوردستان بووە لە بەکارهێنانیدا هێزی ئاو وەک سەرچاوەی وزە سوودی لێوەرگیراوە لە ڕێی چرخەکەیەوە جوڵەیەکی مکانیکی دروست کردووە و کرداوری هاڕینی دانەوێڵەی پێ ئەنجامداوە لە دوای ئەوەی گوندنشینان بە وزەی کارەبا ئاشنابوون ئاشی ئاوی گۆڕا بە ئاشی کارەبایی و هەنگاوێک پێشکەوتنی بەخۆیەوە بینی لە گوندی ئاریاندا دوو ئاشی ئاوی و ئاشێکی کارەبایی بە درێژایی ساڵ کاریان کردووە لە ئێستاشدا یەکێک لە ئاوشە کارەباییەکان ماوەتەوە و پارێزراوە ئەم ئاسیاوە حدودەن بێژم قدمەتی 51 ساڵ بەرەوبانە قەدی مردم لەرە استفادەی لێ کریگە گەنمشتەکان هاورگە جۆ زۆڕاتشتەکان هاورگە استفادەیان لێ کریگە بۆ ئەوە بیهاڕن بۆ نان استفادە لێکەن بۆ مەسرف خۆیان و داموتێرەکەیان ئەم ئاسیاوە قبلن بە خاطرەوە وسیلەی حمڵنەوە بە زەحمەت شان خۆیان هاوردیان چەندین نەفەر کۆمەکیان کریگە لێ هاوردیان لێرە نەسبیان کریگە بۆ استفادەی عموم لە دوای ئەوەی چێتەوە ئاوایەکان لەم دووروبەرە هاتکەن استفادەیان لێ کریگە چون کارایی باش بووە استفادەی خاصیان لێ کریگە و گشتی ڕازی بووە بە تایبەت دروستم ئاسیاوە هەند چەند نەفەرە وەلێ لە ئەسڵا بۆ عموم ئاوایی هاوریان نەسپیان کرددایان نەمەرزانگە لە ئەسلام ئاسیاوە هەند چەندین ماڵە استفادەی لەکەن شراکەتی چیان هەزبەیەکۆ داێن لەو ئەشخاصێکی شراکەتیەوە باوک من بووە قبل لێرە کار ئاسیاوانیە کرد بە نۆبەت خۆی کار خۆی ئەنجامەدا منی جاوا لە سن مناڵە بە دۆریابووین مقداری حدودێ بازی لە فوتوفەن کارەکانیشی فێر بووینە چونکە ئەو گەرمە خامیانە خۆیان تێرن تەمیسیەکەن لێرە هاڕن ئەیکەنە ئارد بە علەت ئەوەی چا چونکە فراوەریەکەی جۆرێکە سەبووسەکەی لە قەویا ئەمێنێتەوە هەم مەزەی فەرقەکە هەم سری خاصیتگەلێکی هەست بۆ سەرەتانگەل فرەش هەزایە کە جووا هاتێکی بڵێ ئەمە بۆ سەرەتان باشە ئەوێتە باعثێکی ئینسانگەل سەرەتان نەگرن ئەو سەبووسێ کارایی فرێ هەست.
وڵا چونکە بەخاتر ئەمە زۆڕەت لە عەسڵە مقداری چەسپەندەگی فرەکەمە تینچاکە مقداری گەنم قاتیەکەن لە تەک زڕەتەکە ناو دڵیانەکە هاتێتە خوارە هەمزەمان بە یەکی و هەرکی ئاسیاوەکە ئەتر ئاوی تێکەنە ئەیکەنە هەویر ئیسفادەی لەکەن بۆ نان ئیسفادەیەکەن لێ خۆن و ئەمە ئەگەر زۆڕاتەکە تەنها خۆی بێ مەجبورم بعدەن چونکە چەزلعابی کەمترە چەسپی کەمترە بەخاترەوە ڕەحەت بچێتە بان ساجەکەیان ڕەحەت دروستکردی بۆیان مقداری ئاردیجە نەقاتیە وەڵام ئەم ئاسیاوە بەعلەت ئەوەی کە ئیسا ئاردی یارانەیە دەن سەهمیە دەن بە مردم نانۆخانێکی هەست مردم قبلن کەمتر استفادەی لێ کرد نێزانی کشی خاصیتگەلی کێز ئاردە تەبعیەکە خۆیان ئیسا چا کارێکیان کردی حداقل تەسمیانەوەسا هەفتەی دوو دەحفە ڕۆشنیکەن کە عمومتانە استفادەی لێ بکەن معموڵان لە ساڵەکە دەحفە دوو دەحفە ئاسیاوەکە ڕۆشنەکەن بەگشتی ئەعلام بەکەن کە خەریکین کار بڕێشەکەین چون بڕێشکە مقداری وەختی فرەترە کولەن یەک دەحفەیە تێن وەختە شەو ڕۆژێ دوو ڕۆژ پشتەرەم کارەکە دا کارگشتی تواو بێ بڕشەکە لە پای ئاردەکە مقداری فەرقی هەست مردم ئەم ئاوایی چیە بەجیاتی ئەمە بچن بۆ ئەم دووروبەرە بۆ حاشیە بۆ کار ئاسیا و شتەکان ئەتان لەم پاڵدەستە خۆیان کارەکەیان ئەنجام بن احتیاجی نییە بچن بۆ شوێنێتر ئەمە داین لە مەزایەکەم بعدەوە شتێک لێرە بێت فرە ڕاحەتێکدا بچن بۆ ئاوایەتر کارایەکی نسبەت بە ئاسیاوەکانتر لەم دووروبەری فرە خاسترێکە ئەم بەرووبوومە لە ڕووی ئابوووریەوە پایەیەکی بەرزی هەیە لە دروستکردنی نان و ساوەر و زۆرێک لە پیشە سازیەکانی وەک شیرینی و هەویرکاریدا بەکار دەبرێت قەد و گەڵای گەنمەکەش سوودی لێوەردەگیرێت و دەکرێتە ئالیک بۆ ئاژەڵەکان ژنان ئێرەیجە گشتیان لە حەچی لە حازە کۆمەک حاڵ شووەکانیان لە حاز باغداریە و کشاوەرزی و لە حەل لە حازێکەوە بگری کۆمەک حاڵ پیاکانیانن ئەم ئاردەلە لە کشاوەرز هینیەکان ئەیوەشێنن ئەیکەنە گەنم و ئێمە شتێرینی و ئەیوەن لە کانیە لە جێکە ئەیشۆرینەوە ئەیوەن لە ئاسیاوە ئەیهاڕن ئیتر قەشەنگ ئاسیاوەکە ئەزانی خۆت ئیتر خۆت ئەزانی چۆنە چۆن نییە یاڕین و بە نازەی مەسرەف خۆمان تێری نییە و لە جێکە دانی ناکە مەسەڵەن خراو نەوێ فێ نەگوێ جیەکەی ئەکسەرن سۆحز و وەڵەسین نانەکەین ئیتر بە ئاو چیایشی لین و بە فرێژ گەرم نەکە گەرمی کرد چون کاتێ ئەم هەویرە شلەوێت و ئیتر عەزیەتەوێ بە عەزیەتەوێ وەلی مەگەر وەفێنکاوێت و ئاوەکەی چیاوێت بیشیلی باشترێ ئیتر هەویر شێلاندنی ئەوەسە کە مەسەڵەن ئاردمانەز ئاردەکەی ئەیشیلی جیڕەوێتەوە وەلیم ئێمە ئەم گەنمە چونکات هین خۆمانە و وەدەست خۆمان نینیەمان کردیە ئیتر بە میزان خۆی ئەیشیلین و درۆسیەکەی بۆ خۆشتان دروستی لەم ئاردەیلە ئەتانین هەڵوای لێ دروستکەین کەلانە و نانی لێ دروستکەین ناوساجی لێ دروستکەین کولێرە مەژگەی لێ دروستەکەین شلکێنەی لێ دروستەکەین لە حەز کێفیەت و معلومە چون کاتی ئەزانی خۆت مەسەڵەن گەنمەکە وەدەستی خۆت پەروەردەیەوێت و وەدەست خۆت ئەیوە یەکەیتە ئاسیاوە ئەزانی ئاسیاوەکە چۆنە چۆن نییە و تیریتی و شرایط نگەداری خۆت ئەیکەیت و هیچ موادی نگەدارندەی نییە و ئەوە جۆرە بە سەرنجدان لە ژیانی ئەم گوندە کەمتر کەسانی بێکارت بەرچاو دەکەون هەریەکە و سەرگەرمی کاری ڕۆژانەی خۆیەتی ژن و پیا و پێکەوە کار دەکەن و زۆربەی پێداویستی و کەرەستەکانی ڕۆژانەیان لە ناو گوندەکەدا
دابین دەکەن. هەرچەندە زۆربەی گوندەکان شێوازی ژیانکردنیان نزیکە لە یەکەوە، لەگەڵەوەشدا هەر گوندێک تایبەتمەندی خۆی هەیە و لەم ڕێگەیەشەوە پێناسەی خۆی دەکات.